بەڵێ بەردەوامە بین سانە دەسەکەین بە تەوەری یەکەم و قسە و گفتوگۆ لەسەر تەوەری یەکەمی بەرنامەکەمانەکەین بە میوانداری سوارە کەریم بەرپرسی دیسکی وەرزشی لە دەستگای میدیایی کورسات کە ئەمڕۆ بە خۆشحاڵی و ئەم بەیانە لە نێو پرۆگرامی بانیانی کورسانی و زامادەیە کاک سوارە بەخێر بێت. بەیتان باش خۆشحاڵتان لێبێت. کاک سوارە ئەمڕۆ هێناومانە بەم بەیانە تاکو بەتەواوەتی خولەکانی ئەوروپا خولە بەهێزەکانی ئەوروپا کۆتایی هاتنی خولەکان کۆتایی هاتنی چامپیۆنز لیگ گرنگی یاریەکان و ئەو گۆڕانکاریانەی کە ئەم ساڵ لە نێو خولەکانە و ساڵی ڕابردوش لە نێو خولەکانە ئەنجامدرا و بزانین ئایندەی هەندێک لە یاریزانەکانی تۆپی پێ لە جیهانە چیان لێ دێت کە دێتر خولەکان کۆتایی هاتوو ماوەیەکتر دەسەکرێت بە وەرزی گواستنەوەی یاریزانان و گرێبەستەکان کاک سوارەمان هێناوە کە ئەم بانە هەمومانەمان بۆشی بکات و ناڵین بڕا لە ستۆدیۆ ناژێڵی بچێتەوە بۆ بەشەکەی خۆی هەتا بە تەواوەتی ڕوونکردنەوەمانایەتێ لەسەر هەموو خولەکان. کاک سوارە دووبارە بەخێر بێت. ئەیتان باش سپاسان باەکسە لە چامپیۆنز لیگەوە دەست پێ بکەین چۆن بوو یاریەکە بەلاتەوە؟ وڵات تەوانەوەی کە پێشبینی دەکرا بەڕاستی هەمیشە گەبگەڕینەوە بە قۆناغی پێش کۆتایی ئەو کاتی کە خۆی من خولەوانەی خۆم هاندەری تیپێکی لایەنێکی کۆتایی بوو بێت بەڵام گەشتی تیپێکی تر بە یاری کۆتاییەکە بە شوێنە بۆیە تا موچێژێکی جیاوازتری دەبوو چکە تۆمارکردنی ئەو ژمارە زۆرەی گۆڵ لە هەژارێکی کۆتاییدا تا موچێژ یارەکە دەکوژێت ینی تا ڕادەی زۆر ینی هاندەرانی تی بەرامبەر بێ هیوایەکی زۆر دروست دەکات ئەوەش یاری کۆتایی چامپیۆنزیکی ئەم ساڵا ڕوویدا کە بەرامبەر با بڵین پاریسەن بە پێشبینی کرا و پاریسەن زەرمان براوە بێت بەڵام نەگەوش بەرە زۆر بوو ئەو یاری کە ئەنتەر کردی هەمان یاری بوو کە بەرامبەر بەرشەی کردی خۆی زۆر جار هەندێک خوێندنەوە و پلان و استراتیژی ڕاهێنەر هەیە کە دەدەنێت لەوانەیە ئامانجەکەی نەپێکێت لەوانەیە دوو شێواز یاریکردنی تیپەکان هەیە کە لەوانەیە دژبەیەک بن بە تەواوەتی ئێمە لەوەی کە خوێندنەوەی بۆ دەکرا لەسەر ینی ئینتەرمیلان بەڕاستی ئینتەرمیلان تیپێکی تا ڕادێک ئەزموندارن یان یای زانەکانی گەرکۆی گشتی تەمەنی یای زانەکانیان وەربگری تەمەنی کۆی گشتی یای زانەکان دەکاتە 30 ساڵ ئەمە بۆ یاریزان و بۆ ئەم گۆڕانکاری خێرایی سەردەمی تۆ پێ تەمەنێکی زۆرە و ئێستا تۆ پێ تەواو بۆتە یانی ئەگە سێرمان کردوێ با بڵێ فلاشباکێ بکەین زووتر هەمیشە لە تیپەکاندا یاریزانێک دەردەکەوتن یاخۆت زیاری کردن بەڵام ئێستا تۆ پێ هێندە خێرا بووە مەجاالەوە نەماوکە یزانێک بەتەنیا دەرکەوە زۆر کە من دەرکەوتنی یزانێک بەتەنیا لە تیپێکدا واتە کاری بە کۆمەڵ کاری گشتی دەکات ئەزمون وای لە ئەنتەر کرد بگاتە ئەو شوێنە ئەزمون یارمەتی دەرێکی زۆر باش بچکە هەردوو ساڵ پێش ئێستا یانی ئینتەرمیلان گەشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵام لە چوار یاری کۆتاییدا ئینتەرمیلان شکستی هەیە لە پەڵاوانتی ئەوروپیەکاندا نەیانتوانی بەڵام دەتوانم بڵێم ئەگە دواتر ئەچینە ناوەڕۆک و یاخود قوڵایی شێواز یاریکردنی پاریسەن جەرمان یاخود ئەو پلان و استراتیژیەی کە پاریسەن جەرمان دایناوە کە هۆکاری چی بڕوا سەرکەوتن من 2 ساڵ پێش ئێستا لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە تورکیا بەڕێوە چوو با بڵین بەندە لەگەڵ ئەو کاتە با بڵین کەیسن و نەری حکوومەتی هەرێمی کوردستانە کاکدارەوان وەکو تەنها دوو میدیاکار لە سەرتاسەری عێراق و بانگەشت کرابووین بەڕاستی بۆ میوانداریکردنی بۆ ڕووماڵکردنی یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەو کاتەش ئینتەرمیلان نەیانتوانی بگەن بە هەندێک هەڵی تاگە کەسی نەیانتوانی بگەن ئێستا دوای 2 ساڵ بەڕاستیمە دەستکەوت و ئەنجامێکی باشە بگەیتەوە بە هێزترین پاڵەوانەتی لەسەر ئاسییانەکانی جیان کە یاری کۆتایی چامپیۆنز لیگە بەڵام بەداخەوە بۆ کاڵە بەداخەوە بۆ ئەو پلان و استراتیژیەی کە خۆیان هێنا بۆ هاندەرانیان بۆ ئەو قەراردادەی کە یانەکەی تێدایە نەیانتوانی بە ئامانجەکەیان بگەن چونکە هەمیشە خولە ئەوروپیەکان و پەڵەوانتیەکان لە دوای مانگی سێوە لە ماوەی چەند هەفتەیەکدا ئەنجام و دەستکەوتی وەرزی تیپەکان با بڵێن یەکلا دەبێتەوە ئەو خەرمانەی کایانە دەیدورنەوە ئێمە پێش مانگێک لەمەوە پێش ئینتەرمیلان باسی دەکرا کە 3 نازناوە دەست بێنێت گەشتن بوو بە یاری پێش کۆتایی بەڵێ گەشتن بوو بە یاری پێش کۆتایی با بڵێن جامی ئیتالیا هەندێک شکست هەیە لە هەندێک شکست هەیە لە ناوخۆی وڵاتان داوا دەکات تۆ 2 جار شکست بێ بۆت بەرامبەر بە کێ شکستێنە بەرامبەر بە میلانی ڕکابەری کاسوارە ئەو یاری ئینتەرمیلان کردی ئەگەر لەگەڵ بەرشەلۆنە بیکردا دەیبردەوە خۆی زۆر جار یاریزانەکان وەکو باسم کرد ئێستا توانای یاریزانەکان گەشت توانایەکی مەحدود چونکە خولەکان پاڵەوانەتەکان هێندە زۆرن یاریزانان بە تەواوی ماندوو بوون ینی بەرەو مەلەلبوون دەڕۆن ئەگە سێرمان کرد بێت بە درێژای یاریەکانی ئەم وەرزە کار گەشتەوەی کە یانێکی گەوری وەکو ڕیالمەدی کە یانەی سەدەیە بەڕاستی خاوەنی مێژوویەکی گەورن کارگەشتەوەی کە یاری کۆتایی ئەنجام نەدا دەڵێ یاریزانەکانم هیلاکەن یاریزانەکانم هەندێ بیانووی تریان هێنایەوە با بڵێن داوەری یاری کۆتایی ئەمانە هەمووی بەڕاستی پێوەرەکەن کە وای کردو یاریزانان
جیاواز لەوەی کە بە ئاشکرا لەسەر تیڤەکان و هاوار دەکرێت ڕاهێنەرەکان هاوار دەکەن با بڵێن چۆن بڵێ سندیکایەکی گشتیایی زەنەکان لە سەتاسەری جیهاندا دروستکراوە یای زەنەکان گەشتونەتەوە خۆراغی کە با بڵێن مانگرتنەک یاریکردن ڕابگەنن چونکە تەواو وەکو بازرگانیکردنێکی تەواویان پێوە هاتووە یاری زەنەکان پشویان نەماوە بۆ خێزانەکانیان بۆ خۆیان لە دوای واسنە لە یاریکردن تووشی هەندێک لایانی با بڵێن تەندروستی دەبنەوە کارگەشتەوەی کە لە چەند ساڵی ڕابردوودا ئەستێرێکی گەورەی وەکو گابرێل باتیستۆتامان بینی هەرچەندە وەکو ئێستا نەبوو ئەو فشارکردنە کارگەشتەوەی ئەڵێ هێندە ماندوو بووم لە سەدەم یاریکردنمە دکتۆرەکان مەترسیەوەی لەوانەیە قاچۆ بڕێتەوە کارگەشتە ئەوەی کە زەنەکان هێندە فشاریان لەسەرە لەبەر ئەوە دەبێت پلان استراتیژیەکی نوێدا بدرێت بۆ بەڕێوەچوونی خولەکان سەتاسەری جیهاندا. باشە کاک سوارەوەکو بینیمان کە بۆ یەکەمی ژان پاریس سان ژێرمان توانی ئەم خەڵاتە بەدەست بیا خۆ بڵین ببێتە یەکەمیان پاڵەوانێتە. پێشتر بەو هەموو ئەستێرە بووی نەیتوانیوە ببێتە پاڵەوانی چامپیۆنز لیگ. ئەمە پرسیارێکی جوانە بەڕاستی خۆی زۆر جار کە ڕاهێنەران لەوانەیە ئێمە لە کە خوێندنەوە دەکەین تیپێک پڕ لە ئەستێرەیە دەڵێن بوونی ئەم ئەستێرەنەوە دەکا بگەی بە ئاماز نەخێر لەوانەیە هەندێک ڕکابەری هەندێک کێشە لە دەستدانی ژووری خۆگۆڕین کۆنتترۆل نەکردنی ئەستێرەکان وا دەکات تۆ شتت با بڵین نتوانانی کۆنتترۆلی ئەو بارودۆخە بکەی ئەو استراتیژی و پلانەی خۆت هەیە کە دایبنی من وتەیەکم با بڵین یەکێک لەو بابەتانەی کە باز دەکرێت کە بوونی ئەستێرەیە کەماشۆ هەیە یەکێک بوو لە ڕاهێنەرە ناودارەکانی با بڵین تۆپی ئیسپانیا ڕاهێنەریانی ڕیال مەدرید بوو لە سەردەمی با بڵین گەلاکتیکۆزا چەند یاریزانێکی ئەستێریۆکو کۆسار متابعی یاری دەکا پێم وایە لەو سەردەمەدا هەرێک لە ڕۆناڵدۆی دیاردا بێکام زیدان کارلۆس فیگۆ ڕاهێنەری ئەم با بڵین یانەیە بوون و هەر یاری دەرەکەشی لەم ستۆدیۆی کورساتە شتیکردنەوەی کرد لە مۆندیالدا لێرە بوو پرسیاری و بابەتەم لێ کردوانە کەمان سۆ دوای چوار یاری لە ڕاهێنەری ڕیال مەدرید دەستی لە کار کێشاوە لەو ئەم هەموو ئەستێرەشی لەبەردەست ئەم هەموو ئەستێرەی بەدەستا بوو ینی پلەیان پرسی بۆچی هەموو کەسێک هەموو ڕاهێنەرە خەون دەبینێ بەوەی کە ئەستێری وای لەبەردەوت سابێت و نازناو بێتەوە وتی ئەم یاریزانانەی کە ئێوە باسی دەکەن چۆن لای خۆمان بڵێ تۆ بپیان لەبەرە دەزانان چی دەکەن بەڵام کاتێک بەرەو ئاراستە و بەرەو ئەو ئاماژەی کە دەیانەوێت لە یاریگادا هەنگای بۆ بنێن کە تۆمارکردنی گۆڵ و بردنەوەی نازناوە دەڕوا بەرەو تۆمارکردنی گۆڵ خۆی ڕێژەی تۆمارکردنی گۆڵ بۆ یاریزانەکە خودی خۆی لە سەدا 10 لە 150 هاوڕەکەی لە 185 دەچێت هەدەفەکەی خۆی تاقی دەکاتەوە تیپەکە شکست دێنێ وتی لەبەرەوە من ئامادەنیم باسی ئەو بنێم دەستی لە کار کێشایەوە کۆمەڵێک ئەستێرەکە بەیەکەوە بێ زەحمەتە کۆنتترۆلکردنیان و بەدڵنیاییەوە کەسایەتێکی بەهێزی دەوێت کەسایەتێکی بەهێزی دەوێت بزانین چۆن نەسوکەوتیان لەگەڵا دەکەی ئەگەر سەریشمان کرد بێت کاتێک ئەستێرێکی گەورەی وەکو مەباپێ لە پاریس سەن ژەرمانە وە کۆمەڵێک ئەستێرەی تری با بڵێن ڕامۆس لێ بوو ڕامۆس لێ بوو مێسی لێ بۆ نەیمار لێ بۆ بەڵام لویس ئەنریکی هات بە پلانێکی جیاوازتریشی کرد هات تیپێکی بنیاد نایە کە خۆی بتوانێت کۆنتترۆلی بکات کە بتوانێت هەر جیایزانێک ئەم یاری داهاتوو بۆ پلانی داهاتوو بتوانێت عوسمان دیمبلی لەسەر هێڵیە دەکدابنێت و قسەش نەکات بتوانێت دۆنان ڕۆما بێنێتە دەرەوە با بڵێن باشی لێ بکات ببێ بە گۆڵکاری خولەکەش بەدڵنیاییەوە ئەمانە هەمووی ئەو هەنگاوانەیە کە لویس ئەنریکی بەڕاستی بە پلان و استراتیژیک و زیرەکی و لێهاتوویەکی زۆر باشەوە هەنگاوی بوونا و ئەو خەونەشی کە قەتەرەکان چەندین ساڵە کە دەتوانم بڵێم چەندین ملیار دۆلاریان خستە نێو بازارەکانی ئەوروپاوە بۆ گواستنەوەی یاریزانان بۆ کۆنتترۆلکردنی تۆپی ئەوروپا دوجار دوای ئەو هەموو ئەستێرە دوای ئەو هەموو ڕاهێنەر تاقیکردنەوە ناسر خلەفی گەشت بە خەونەکەی کە بردنەوەی چامپیۆنز لیگە ئێمە با بڵین هەر بگەڕێنەوە بۆ کاتە پێش 2 ساڵ کە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بووین لەوێ پرسیارێکی ئەمە لێ بکەم سوارە جەنابە هەم ڕاگەاندکاری و هەم ئەزمونێکی زۆرە لە وەرزش و وەرزشوانی تا چەند گرنگە کە میدیای کوردی کە دەستگای میدیای کورسات ئەم ساڵ وەکو یەکەم میدیای کوردی بوو لە نێو چامپیۆنز لیگەوە لە یاری کۆتاییە حزوری هەبوو و یاریزانان و ڕاهێنەرەکان و هەموو ئەوانەی کە لە نێو یاریەکە بۆ قسەیان بۆ کورسات نیوسە کرد ئەمە چۆنە بینی جەنابەت یعنی کورسات نیوز یاخود دەستگای میدیای کورسات لە یاریەکەی مانچستەر و ئەنتەریشا کە جەنابتان خۆتان وەکو نوێنەری ئەم دەستگای لێ بنووکو نوێنەری لە هەموو عێراقشەوە ئەگەر هەڵە نەبم تەنها ئێوە لێ ئامادە بوون یعنی ئەمە چۆنە بینی چۆن هەڵدێسێن طبعا بەندەشێکێکم لۆ ڕۆژنەمەنووسانەی کە با بڵێن بانگەشتنامەی ڕسمی یوفان بواتە بۆ یاری کۆتایی ئامادە بم لەوانەیە بەهۆی کێشێکی هوەریەوە لێ ئامادە دەبووین کە چونکە کاتێک کە یوفا جواب دەداتەوە بۆ وەڵامدانەوەی ئەو ڕۆژنەمەنووسانەی کە پێش مانگێک لە ڕێگەی با بڵێن ئەپێکی تایبەتەوە داواکاری پێشکەش دەکەیت سیڤی خۆت پێشکەش دەکەیت کەناڵەکە دەناسیێنی ئەوانی سەرێکی ڕابردوو دەکەن بزان ئایا هیچ
مخالفێکی با بڵێن سەرپێچێکی یاسایی نەکرێت دژ بە یاساکانی یوفا بێت داوامان کردبوو خۆشبەختانە لە ناو دەتوانم بڵم زیاتر لە 1000 ڕۆژنامەنووسی جیهانیدا کورسات بەڕاستی بانگەشتنامەی بۆ هاتبووە بەڵام ئەوان کاتێک کە جواب دەدەنەوە بەڕاستی لەوانەیە لە ماوەی هەفتەیەک پێش با بڵێن 10 ڕۆژ پێش دەستپێکی یارەکە جواب دەدەنەوە لەو کاتدا من کێشێکی ڤیزا بوو نەمتوانینا بەڕسمی بانگەشتکرا بووم بە یاری کۆتایی کە مساڵ ئامادە بەڵام بۆ ئێمە پەڵەوەندێکی ترمان لە پێشەوە ماوەکە یاری با بڵێن یاری جامی سوپای ئەوروپا دەکات و کات دەکەن نێوان هەردووانی پاریس سەن ژەرمان و توتنهام دەکات کە لە ئیتالیا ئەگەر دەرفەتە بێت ئەگەر خوددا تەمەن بدات انشاءالله هەوڵ دەدەین لەوێ ئامادە بین لە نزیکەوە ئەستێرەکان بدوێنین کە سایەتی و یاریزانە جیهانەکان ببینین و ئێمە هەمیشە چوونمان بۆ ئەوێت تەنها باسی کورسات خۆمان نەکردووە باسی گەلی کوردمان کردو بۆ ئەسەرەنەی کە بینیومانن و لە ڕابردوودا چەندین ئەستێرە و یاریزامان هێناوەتە ئێرەوە هەمیشە پلانمانەوە بۆ کە چۆن هەرێمی کوردستان بناسەین بەوێ چۆن بتوانین دەرفەت و سوود ببینین لەو یاریزانە ئەزموندارانە یاخود ئەو ڕاهێنەرانی پێشووە بۆ کە جوانەکانی خۆشیاننی بۆ ئێرە دروستکردنی پەیوەندیان لەگەڵا بکەین ئەگەر لە ڕێی سکایپ و لە ڕێی پەیوەندیەکانەوە لە کورسات دیوزەوە شیکاری یاریەکانمەوە بکەین هەموو ئەمانە ئاماژیمە بۆ لە دەرەوە کە خزمەت بکەین بەڕاستەکان باشە ئاپاسێک لە یانەی ئیسپانی بکەین کاکسوارە یانەکانی ئیسپانیا ئاشکرایە کە یانەی ڕیال مەدرید کە پاشای چامپیۆنز لیگە تا ئێستا بە 15 نازنا و بەشداری کردو و توانی بێتە پاڵاوانتی بۆچی ئەم ساڵ ناتوانی هاوشەوی ساڵەکانی ڕابردووبوون ئەم نازناوانە خۆی بەڕاستی تۆ پێ جوانەکەی لەوەی ئەگەر هەموو ساڵێک تیپێک دووبارە بێتەوە لەوانێت تام و چێژەکەی گوشێ بەڵێ ڕیال مەدرید و بەرشلۆنەوانە ئەموو یانانن بە تایبەتی ڕیال مەدرید ئەگەر دەتوانم بڵێم ئەگەر بۆ لە سەرەتای دروستبوونی ڕیال مەدرید کە بیدایەتی 90ەکانە لەو کاتەوە کە دروست بووە ڕیال مەدرید ئیستا سیاسەتێکی جیاوازی هەیە فرۆنتۆنی پێرێز شتەکان بە تەواوەتی بۆتە با بڵێن بازرگانی بۆتە پارە بۆتە ئابووری بۆتە با بڵێن ئەمە زۆر گرنگە بە نسبەت یانەکانەوە ئەگەر بێت و هەموو ساڵێک ئەنجام نێنی وەکو شکست سێریەکات ئەگەر بە مێژووی ڕیال مەدرید هیچ ڕاهێنەرێکی هێندەی کارلۆ ئەنجلۆتی سەرکەوتوو نەبووە هێندەی کارلۆ ئەنجلۆتی نەیتوانیوە هێندەی کارلۆ ئەنجلۆتی نەیتوانیوە با بڵێن کێشە و گرفتەکانی ژووری خۆگۆڕین بدۆز با بڵێن کۆنتڕۆڵ بکات بتوانێت کۆنتڕۆلی ئەو هەموو یاریزانە بکات بتوانێت ئەو هەموو دەستکەوتە بەدەستبێنێت بتوانێت کۆمەڵی یاریزانی لاو بێنێتە پێشەوە بتوانێت ئەو هەموو ئەستێرە لە سوادەوە هەمووشیان تەموحیان هەیە بتوانێت لەوێ با بڵێن لە سەردەستی ئەودا هەم خۆی بۆتە باشترین ڕاهێنەری جیهان یاریزانەکانی باڵۆن دۆریان بەدەستێناوە خەڵاتی باشترینیانەکانیان بردوێتەوە ئەمانە هەمووی دەستکەوتە بۆ ڕاهێنەر بەڵام کاتێک دەگاتەوەی پێرێز لەو ڕاهێنەرانەیە پشگیری دەکاتە و کاتێک کە دەستکەوت بۆ دەستێنا لەگەر دەستکەوتنێنە بیر لە پلانی بی دەکاتەوە هەرچەندە دەتوانم بڵێم کە ئەو مێژوو ئامانجەی کە کالۆنجلۆتی بۆ بەدەستی هێنابووە بۆ ڕیال مەدرید بەڕاستی هیچ ڕاهێنەرێکی تر ئاسانیە دووپاتی بکاتەوە واخۆ دووبارەی بکاتەوە بەڵام ئێستاش دەیەوێت جارێکی تر ئومێدی خۆیان جارێکی تر هەڵانەی کە ڕووی داوە جارێکی تر بنیاتمانەوەی تیپەکە لەسەر دەستی ئەستێرەیەکی پێشووی یانەکە بێت چونکە بیرمان نەچێت بەرشۆنەوە و ڕیال مەدرید یەکێکن لەو یانانەی کە وا بیر دەکەن و استراتیژی پلانێکیان هەیە ئەگەر بێت و کوڕێکی ماڵەکەی خۆیان پێشتر کە خزمەتی کردبێتن حەز دەکەن ئەو کەسانە بێنەوە لە یانەکەی خۆیاندا خزمەت بکات کە چابی ئەلۆنسۆ پێشتر ئەستێرەی یانەکە بووە کاکسوارە مادەم باسی ڕیال مەدرید و بەرشەلۆنەمان کرد تا چەند نەبوونی ڕیال مەدرید و بەرشەلۆنە و بەشداری نەکردیان با بڵێن کە بەردەوام نەبوون لە یاری کۆتایی چامپیۆنز لیگە تا چەند لە چێژی یاریەکی کەم کرد خۆی بەڕاستی هەمیشە بوونی ئەو دوویانەیە لەلایەنێکی یاری کۆتاییدا تام و چێژێکی تایبەتی هەیە ئەگەر لە ڕووی ڕکلامینەوە بڵێ ئەگەر لە ڕووی هاندەرەوە بڵێ ئەگەر لە ڕووی دەستکەوتی داراییەوە بڵێ بۆ یوفا ئەمە با بڵێن هەمیشە لە بەرژەوەندیە بۆ ئەو لایەنانەی کە باسم کرد بەڵام ئەگەر بچمەوە سەر ئەوەی هەموو کاتێکیش ئەگەر ئێمە هەر بە شەو ڕیال بینی هەر بە شەو ڕیال بینی لەوانێت تام و چێژێکی ئەو تۆی نەمێنێ بە نسبەت هەندەرانە چونکە باسمان کردی سەر بۆ نمونە ئەنتەر میلانێکی لە لیانە ناودارەکانی با بڵێن ئەوروپا و جیهان بە هەمان شێوە پاریس سەن ژەرمان چیتر ئەو هەنگاویان وەلانە کە تەنها سەیری یانە گەورەکانی ئەوروپا بکەن و ڕیال و بەرشە و ماستەرسی و خولی جارانەمایان خولێکی بەهێزەوە ئێستا ئەگەر بیرمان نەچێت با بڵێن من وتەیەکی لوسندریکیم لە بدی ڕاهێنەری یانە کە کاتێک کە سەیانەی گەورەی ئینگلیزیان دەکرد کە بە لیڤەرپوڵەوە دواتر بە ئەرسناڵەوە یەکێک بوو لەوانەی مڕەشەح بوو بۆ بردنەوەی کاس لەگە برادەرانە با بڵێن تاوتوی گفتوگوی مناقشەی ئەومانە کرد ئەمود ئەگەر بێت و لە سەیانەی گەورە سێ پێکاتەلێک بدەیت ناتوانێت ئەوەی پاریس سەن ژەرمان بە لیڤەرپۆڵ بکات چونکە لیڤەرپۆڵ بەڕاستی بە یەکەمی چامپیۆنز لیگ بەم سیستەمە تازە سەرکەوتو بۆ خۆناغەوە تیپێکی زۆر لێ هاتوون تیپێکی زۆر ڕێکخراون تیپێکی زۆر لە ڕتمێکی یاریکردنی خەریان هەیە ناتوانانی فریان بکەوی و ئاستە بەرزەکەی محەممەد سەلاح بینیمان لە دوو یاریکردنا پاریس سەن ژەرمان چۆن کۆتاییان پێێنا و لە دوای تەوابوونی یارەکەی ئەرسناڵ بوو دوای گەشتیان بە یاری کۆتایی لوسندریکی وەکو
با بڵێن تعلیقێکیدا لە میدیای ئینگلیزی بە تۆ بێگوەگشتی کە تۆ پێ لە فەڕەنسادا گۆڕاوە وتی ئەی پێمان ناڵێن ئەمە خولی جووتیارەکانە ئەمە وتەیەکی بوو وەی کە چیتر خولی فەڕەنسیش و خولە نیە دانیشە سەری گەورەکانی ئەوروپا بکە سەری ڕیال و باشە بکە بەڵکو ئەوە بینیمان کە لیانێکی و ماسەستی دوو گۆڵ لە پاریس سەن ژەرمان دەکات 4 گۆڵان لێ دەکەنەوە ئەمە هەمووی دەتوانم بڵێم ئەو پێشکەوتنە خێراییتەوە پێوە ڕاهێنەرانی چۆن بتوانن ئەو ئامانج و پلانەی کە هەیەە چۆن لە ماوەی ئەو 90 دقیقە یاخود ئەو 180 دقیقە بتوانن چۆن تیمی بەرامبەریان بخوێنەوە و چۆن پلانێکی استراتیژیان بێ بۆ درێژایی وەرزەکە بتوانن کە دەستکەوت و خەرمانێکی باشیان دەست خۆش بە سانام بابەتی بەرشە و ڕیاڵ و لالیگای کردو بە هەر لە یاجارە تۆزێک بمێنین و دوایە چینە سەر مەخۆی یوسم لە سریایەوە دەست پێ بکەم بە سازە لە لالیگاوە با بێنە سەر لاماسیا بێنە سەر بەرشە لە قەیرانێکی قوڵەوە لە چەند ساڵی ڕابردوو کە چاوی هات و دڵی ئەوەی هەندەرانی خۆش کرد کە ئەتوانن ئەم مەدرسەیەوە ئەم قوتابخانەیە بێنەوە سەر ڕێچکەی سەرکەوتن و بەردەوام بکەن لە دوای ڕۆشنی میسی و نەیمار و سوارێز و ئەمانە و قەیرانە دارایەکانیشی بەڵام شتێکی وای پێ نەکرا هەرچەند ئەمە پرسیارێکی تریشە دوایی لێتەکەم کاکسوارە لە هاتنی هانزی فلێک و ئەو کۆمەڵە یاریزانە لاوەی کە هاتە ناو بەرشەوە ئێستا بەرشە چۆن ئەبینیت و بۆ ساڵی ئایندەکە خول دەست پێکاتەوە ئایا ئەم بەرشەی ئەم ساڵە بینین یا جیاواسرە بێ بەڕێی جەنابێ ئەگەر سیرمان کردی بێت ئێمە هەر بچمەوە سەر ئەوەی کە هەندێک جار ئێمە گوێگرتن لە وتەی ڕاهێنەرەکان بەڕاستی خۆی لە خۆیدا چەندین خوێندنەوە وتەی زۆر جوانی لێکەوێتەوە دەچمەوە سەر وتەیەکی لێوێ سنەریکی ئەگەر باسێکی یاری پێش کۆتایی با بڵێن سەمیفاینەڵ هەستەکەم جمهوری شوێ بووی لە یاری نهاییە یاری سەمی فاینەڵی با بڵێن یاری پێش کۆتایی چامپیۆنز لیگ ئەگەر سەیرێ بکەین لەوێدا لە لوسنەریکیان پرسی تیپێک وەڵامی ویدا تیپێک 6 گۆڵی تۆمار کردو یاری پێش کۆتایی چامپیۆنزیدا یەکسەر ڕاستەوخۆ ئەگە تو یارەکە نەبێ پێشبینی ناکەی دەرکرابێت تۆ بەشونە یاری پێش کۆتایی چامپیۆنز لیگدا 6 گۆڵی تۆمار کردووە لە کۆتاییدا بەڵام دەردەکرێت ئەمە مانای ئەوەیە کە ئەم تیپە زۆر مؤهلە زۆر ئامادەیە ئەو بارودۆخ و کێشە و گری و گرفتانەی کە لە سەردەمی چاوی ڕوویدا هەرچەندە وەکو ئاماژە پێدا پێشتر هەندێک لە یانەکان سیاسەتی یانەکان ئەوەیە کە دەرفەتێک دەدەن بەو کەسانە ئەو یاریزانانەی کە پێشتر لای خۆیان خزمەتیان کردووە کە دوایی بێن و لە یانەکەدا وەکو ڕاهێنەر خزمەت بکەن پێشتر بە شوێنە ئەمەی کرد بۆ گواردیۆلا سەرکەوتوو بوون بەڵام لە چاویان ئەو ئامانجووە با بڵێن کێشەکە لە چاویە بوو یا لەو کۆمەڵە قەیرانە زۆر و ڕۆشنی یاریزانانەیە بوو کە بەرشەوەی لەوە هەرچەند یعنی تۆ ئەگەر سێر بکەی لە سەردەمی چاویە 85 خاڵی هەیە بەرشەلۆنا ئەم ساڵی شەر 85 خاڵی هەبوو بە 85 خاڵ خولی لالیگای بەدەستێنە ینی تۆپی پێ خۆی لە چیا دەبینێتەوە خۆی بەدەستێنانی نازناوە دەبینێتەوە خۆی بەدەستێنانی ئەوە بینێتەوە کە چۆن بگەی بەو ئامانجە و پلانی کە تۆ داناوە سەرکەوتوبی کە بەدەستێنانی نازناوە لەوانەیە ئێستا ئەگەر تیپێکی وەکو ئەتلەتیکۆ مەدرید دەبینین زیاتر لە 13 ساڵەوە بەرەو 15 ساڵ ڕوا دیێگۆ سیمۆنی مدەڕیبیانە ئەمە چییە هێنراوێتەوە دەگات یاری کۆتایی چامپیۆنزی شکست دێنێ پلەی دومی با بڵێن ئیسپانیا بەدەستێنێ پلەی یەکەم بەدەستێنێت لە دوای لە 10 ساڵی ڕابردوودا با بڵێن پلەی چوارەمی خولی ئیسپانیا بەدەستێنێ ئەمە بۆ ئەو نازناوە بەڵام ئاماژەم پێدا بۆ ڕیال و بەرشە نازناو نییە تەیە ڕاهێنەرێک بێت پلەی دووەم یاخود سێم بەدەستێنێت لە قۆناغی شانزەی چامپیۆنزی با بڵێن کە ماڵ ئاوایی بکەی بەڵام هانز فلیکێک کە ئێت ئەم هەموو بارودۆخە تێدەبڕێنێت جارێکی تر متمانە بە یاریزانەکان دەداتەوە کۆمەڵێک یاریزان ئێنێتە پێشەوە کە ئێستا دەتوانین بڵێن ڕکابەری دەکەن لە چەند سایر دادوودا بۆ بردنەوەی باڵۆن دۆر دەتوانین بڵێن گەنجترین لاوترین یاریزانیشی هەیە هەموو یعنی نادیەکە یاریهینێکە کە چیپێکە کە بەڕاستی لاون ئەوەی کەیان بەدڵنیاییەوە کۆمەڵێک یاریزانی دروست کردو بۆ چەند سای دادوو سەرجەمیان بتوانین ڕکابەری بردنەوەی باڵۆن دۆر بکەن کە هەرێک لە پێدریە لامین یاماڵە ڕافینیایە ئەگەر بێت و پاریس سەن ژەرمان نازناوی چامپیۆنز لیگی بەدەست نێنایە بەدڵنیاییەوە لەوانی لامین یاماڵ یاخود ڕافینیا ببنێتە براوی باڵۆن دۆر بەڵام لەم لاوەکە عوسمان دیمبیلی سەرکردایەتی پاریس سەن ژەرمان دەکات بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ لەوانەیە ئەو خەونەی بەش لەم ساڵدا کۆتایی پێدێنێت باشە کاک سوارە ئینریکی و خێرفی پێویستە وەرزی داهاتوو چی بکەن بۆ ئەوەی دووبارە بتوان بۆی ڕکابەری چامپیۆنز لیگ بکەن بۆ ساڵی داهاتوو لە دوای تەوابوونی با بڵێن یاری کۆتایی چامپیۆنز لیگ ناسر خلێفی لە بەردەم مایکی چامپیۆنز با بڵێن چامپیۆنز لیگ کە تایبەتە بە یوفا و مایکی کورسادیوس وێنەکان و ڤیدۆکان ئامادەیە کە لە زۆری لە میدیاکانی جیانیشدا بڵاو بووە خۆشببختانە بە مایکی کورساد نیوزەوە ناسخ لەفیوتی خەڵکانێکی زۆر گاڵتە ئێمە پرۆژەکەی ئێمە دەکات خەڵکانێکی زۆر دژایەتیان کردین بەڵام ئێمە توانیمان بگەین بەو خەونەی کە پلانمان بۆ دانابوو و ئێمە ئەوەی زیاتر دڵخۆشمان دەکات لەگەڵ بردنەوەی ئەم نازنەوەدا ئامادەکردن و بنیادمانی تیپێکی تەواو گەنجە بۆ داهاتوو لەبەر ئەوە دەتوانم بڵێم پارێزە جوان بە تەواوی ئامادەیە لەسەر گۆڕەپانی ئەوروپا و جیهان بۆ بردنەوەی نازناوەکان کاتمان زۆر کەماوە و سێ پرسیاری کەشمانەیە بێ بە خێرایی وەڵام ڕەشە لە کۆسارە بابچینە سەری ئاخر یاری کۆتای یاری کە ناپۆلی بەجای
یاری هەبوو و ئەنتەریش بەجێ یاری هەبوو جیاوازیشان خاڵ بوو ئەمە چۆن ڕوویاوە چۆن بوو کە ناپۆلی لە ئاخر خولەکەکان ئەتوانی یاریەکە بەرێتەوە و کاسەکە لەوێش ئەنتەر بێ بەش بکات لە بەدەستێنانی یاریدەدەری ڕاهێنەری یانەی ناپۆلی پێشتر لە شاشەی کورسات نیوزەوە بۆ ئێمە خۆم بەندە میوانداری کردو و قسەی وەکردوین پێش مانگێک من نامەیەکم بۆ نانشەوەکیان مەوجودە لە مۆبایلەکەمە وتم پێشبینی چی دەکەی بخۆیان وتی ڕکابەرەکەمان سەختە بۆ ئێمە بەڵێ ڕکابی دەکەین تا ئاخر ساتیش بەڵام ئینتەرمیلان تیپێکی تاوام و ئاهلن واتە خۆشیان لەوانەیە پێشبینی ئەویان نەکردێ ببنە پاڵەوان وهێنانی کۆنتیش هیچ بەڵێنێکی ئەم ڕاهێنەرە نەبووە با بڵێن بۆ سەرۆکی یانی ناپۆلی ببنە پاڵەوان بەڵام لە کۆتاییدا ڕاهێنەرێکی لێهاتوو زیرەک و با بڵێن کەسایەتێکی بەهێزیەک و کۆنتی لە هەر شوێنێک بووبێ شوێندەستی خۆی بەبردنەوەی نازناوێک بەدەستێناوە بۆ ئەنتەر پێشتر نازناوی بردو بۆ یۆڤانتوس بردوێتی بۆ چێلسی بردوێتی هاتووە ڕکابەرێکی ئەو تۆ دەکات هاتووە ئەو کەم و کوڕیانەی ئینتەرمیلان ئەو پاشەکشەی ئینتەرمیلان لە هەفتەکانی کۆتاییدا ڕوویدا توانێت لە کۆتاییدا زەفەر بە ڕکابەرەکان بێن کە بردنەوەی نازناوی سریایی بوو دەتوانم بڵێم هێندەی شکستەکەی چامپیۆنز لیگ شکست بوو بۆ ئینتەرمیلان لە خولی ناوخۆییدا کاکسوارەوەکو جواب پرسیار مادەم باسی ئینتەرمیلانمان کرد تا چەند شایستە بۆ ئینتەرمیلان بگاتە یاری کۆتایی وەک دەزانی یەکو بینیمان یارێکی خراپی پێشکەش کرد و ئایا بە دیاریکراوی دەمەوە پرسم ئایا ئینزاکی کاتی ئەوەی هاتۆ کە ئینتەرمیلان بەجێ بێڵێت سیمۆنی ئینزاگی بەڕاستی لێت نشارمەوە ئێستا پارە زۆر و زەوەندە و قاسە گەورەکانی سعودیا وای کردووە کە هیچ کەسی خۆی بەردەمیان نەگیرێت دەبینین لە بەهێزترین خولەکانی ئەوروپاوە لە ئینگلیزیەوە با بڵێن ئەستەرێکی و گەورەی کریستیانو ڕۆناڵدۆ کاتێک کە قاسە گەورەکانی با بڵێن سعودیا دەخرێتە پشت کەسیان ناتوانێت خۆیان ڕابگرینە بەرامبەریدا ئێستا سیمۆنی ئینزاگی لە خولی سعودیەوە گریبەسێکی زۆر گەورەی پێشکەش کراوە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەشدا پرسیاری لێکرا لە یاری کۆتاییدا لە دەمێنیتەوە وتی با بزانین دوای یاریەکە چی دەبێت لەوانەیە پێم وایە ئەو پارە زۆر و زەوەندەی خولەکانی سعودی ڕای بکێشێت بۆ خولی سعودی باڵندۆر کێی بامسا بە ئەگەرێکی زۆرەوە عوسمان دیمبلیە و پاریس سەن ژەرمانیش بەوەی کە ناسەر خلێفی کەسایەتێکی زۆر بەهێز لە ناو یوفادا کەمپینێک ڕدەگەین لەم ڕۆژانەدا بۆ پاڵپشتیکردنی عوسمان دیمبلی و بە ئەگەرێکی زۆر عوسمان دیمبلی دەبێت دەستخۆش سوارە کەریم بەرپرسی دیسکی وەرزشی لە تەلەڤیزیۆنی لا دەستگای میدیای کورساتکان بەیانە لەگەڵمان زۆر سپاس.